تکایە دوورکەورەوە لە مۆبایل و ئامڕازی پەیوەندیەکان وەکو بابەتی سوۆشیال میدیا ئەوانە چکە زەرەریان زۆر 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 لە سوودیان زیاترە. ستاوتان لەبێ خوێندکارە بەڕێزەکان، ئێستا پرسیارێکی ترتان وەڵام دەدەینەوە. پرسیارەکە ئەو شتانە چین ئەوەی کە دەبێ ئێمە لێی دوورکەوینەوە لە کاتی خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکان. یەکەم هەنگاو ئەگەر بتەوێت داهاتوویەکی سەرکەوتوت هەبێ ئەنجامێکی باشت هەبێ تکایە دوورکەوەرەوە لە ئینتەرنێت، تکایە دوورکەوەرەوە لە مۆبایل و ئامڕازی پەیوەندیەکان وەکو بابەتی سوۆشیال میدیا ئەوانە چکە زەرەریان زۆر 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 لە سوودیان زیاترە. یەکێک لە شتە سەرەکیەکان ئەوەیە کە خۆت بەراورد نەکەی بە کەسی تر، خۆت بەراورد مەکە بە ڕەفیقەکەت، بە خزمەکەت، بە خوشکەکەت، بە براکەت. هەموو یەکێکمان حاڵەتێکی جیاوازە. ئەو شێوازە سعیکردنەی ئەوەی کە تۆ دەیکەیت لە کەسی تر ناچێ و هەوڵیش مەدە لاسایی کەسی تر بکەیتەوە. ئەم نەسیحەتانەشی ئەوەی کە پێت ئەڵێم شێوازی سعیکردنی خۆ مەگۆڕە، بەڵام من وەکو چەند ڕێنماییەک پێت ئەڵێم ئەگەر بەدڵت بوو پەیڕەویکە، ئەگەر لەگەڵ تۆشانە گونجا شەرت نییە دەقا و دەقشتەکانی من ئەنجام بدەیت. پێم خۆشە خۆت لاوی زیرەک، خۆت جۆرێکی تازە، جۆرێکی هین بۆ خۆت دابنیت کە سعی لەسەر بکەیت بەو شێوازی ئەوەی کە بزانی باشترین ئەنجامت ئەبێت. ئەو شتانی ئەوەی کە نابێ ئەنجامی بدەین لەم کاتانەیە ئەوەیە تکایە لەم کاتەیە خۆ مەشڵەژێنە، مەگەڕێ بە دوای مەلزەمەی تازەیە، مەگەڕێ بە دوای کتێبێکی تر، مەگەڕێ بە دوای دەفتەری کۆنا. نە، ئەو شتەی ئەوەی کە کردوتە بە درێژایی ساڵ مراجعەی ئەوە بکەرەوە و هەوڵ بە ئەوە بە جوانی ئەنجام بدە. ئەبێ دوورکەویتەوە لە فاست فود و لە خواردنەوەی هەنێ مەشروبی وزەمان هەیە، بابەتی تایگەر و مۆنستەر و ئەوانە تکاتان لێ ئەەکەم ئەوە زۆر زۆر خراپە دوورکەونەوە دەی. با بەسەریەکەوە سعی نەکەیت فشارێکی زۆر بخەیتە سەر خۆت بۆ ماوەی 2 ساعات 3 ساعات بەسەریەکەوە دابنیشی یەکشت سعی بکەیت. بە شتێکت دانا ئەنجامی بدەی دوای مەخە، ڕاستەوخۆ یەکسەر ئەنجامی بدە و مەیخەرە بڵێ هەفتەی داهاتوو یان کاتی پێش ئیمتیحان، چکە دڵنیا بە کاتی پێش تاقیکردنەوەکە یان ڕۆژی پێش تاقیکردنەوەکە هێندە فشارت زۆر ئەبێ کە ناتوانانی ئەو شتەوەی کە داوناوە ئەنجامی بدەیت. بە پش و وچان وتمان ضرورە، بەڵام با پشۆکانت درێژ نەبن، بچیت 2 ساعات 3 ساعات بچیتە دەرەوەی شار، بچیتە شوێنێکی هینەوە وەڵا بڵێ من ئەمەوێ پشوویەک وەربگرم وچانێک وەربگرم، با پشۆکان لە چارەکێک بۆ 1 ساعات زیاتر نەبن. تکات لێ ئەەکەم تەنها و تەنها وانەکانت مەخوێنەرەوە، نە هەوڵ بە شێوازێک دابنێ کە بیکە بە پرسیار لە خۆت، بیکە بە شتێک لە مێشکتا شەرحی ئەو وانەیە بکەیتەوە بۆ خۆت، یعنی بە شێوەیەکی خەیاڵی وای لێ بکە کە تۆ بۆ کەسێکی شەرحەکەیت. ئاگاداری ئەوە بە کە زۆر شت هەیە ئێمە ئەیخەینە ئەڵێن ئێستا نایکەم دواتر ئەیکەم، بە تایبەتی ئەو شتانی ئەوەی کە لێیان دەترسین زیاتر. تکایە لە هیچ شتێک مەترسە و زوو بچۆ بەدەم شتەکانەوە، زوو دەرسەکانت وانەکانت هەمووی کۆنتترۆل بکە و مەیەڵە هیچ شتێک بمێنێتەوە. لە کۆتاییدا زۆر سوپاس.